إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، كليلي بهشت بێگومان هەموو ئینسانێکی ئیماندار هیوایەتیەتی لەو دنیاە کاتێک کە دەچێتەوە خزمەتی خودای پەروەردگار کلیلی بەهەشت بەدەست بێنێ بۆ هۆی ئەو دنیاە و هەوڵ و تێکۆشان و ماندووبوونی دنیا. جا بێگومان بەدەست هێنانی کلیلی بەهەشتیش پێویستی بە هەوڵ و تێکۆشان هەیە لەو دنیاەدا. چاکترین شت بۆ ئەوەی کە ئینسان کلیلی بەهەشت بەدەست بێنێت دەبێ هەمیشە خودای پەروەردگاری لەبیر بێت و زیکر و یادی خودای پەروەردگاری بکات. ئەنجا دەتوانێت لەو دنیاەدا کاتێک کە دەچێتەوە خزمەتی خودای پەروەردگار ئەو کەسە کلیلی بەهەشتی پێبێت و دەرگای بەهەشتی بۆ بکرێتەوە. جا بە کورتی باس لەوە دەکەین کلیلی بەهەشت و بەدەستهێنانی کلیلی بەهەشت کە چاکترین شت بۆ ئەوەی ئینسان کلیلی بەهەشت بەدەست بێنێت بریتیە لەوەی کە لەو چەند زیکرانە بێ ئاگانە بێت. دوای ئەوەی کە باسی فەزڵ و گەورەی زیکرمان کرد، ئێستا دەڵێن لەو چەند زیکرە گەورەیە بێ ئاگامە بە، چونکە ئەو زیکرانە کلیلی بەهەشتن و بەدەستهێنانی کلیلی بەهەشت مسۆگەر دەکەن بۆ ئینسان. جا لەو زیکرانە کە لە هەمویان گەورەترە و لەو زیکرانەی کە چاکترین کلیلی بەهەشتە بریتیە لە زیکری لا إله إلا الله. خۆی پەروەردگار دەفەرمێت: فاعلم أنه لا إله إلا الله. بزانە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی هەر ئیماندارێک کە خۆت بە شوێن کەوتەی ئەو پێغەمبەرە دەزانی کە هیچ خودایەک نییە بە حەق بپەرسترێت لەو دنیاەدا لە ذاتی پەروەردگار نەبێت. هیچ پەرستراوێکی بە حەق نییە کە شیاوی پەرستن بێت بێجگە لە ئەڵڵاه. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ: ئەفضل الذکر لا إله إلا الله. گەورەترین زیکر بریتیە لە زیکری لا إله إلا الله. لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێت: وخير ما قلت أنا والنبيون من قبلي. چاکترین شت کە من گوتبێتم و پێغەمبەرانی پێش من گوتبێتیان بریتیە لە چی؟ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بریتیە لە زیکری لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. بێجگە لە ئەڵڵاه هیچ زاتێک نییە، هیچ خودایەک نییە شیاوی پەرستن بێت، هیچ پەرستراوێک نییە بە حەق کە شیاوی پەرستن بێت. ئەو خودایەی کە هیچ هاوبەشی نین، هەموو دەسەڵات و موڵکێک بۆ خۆی پەروەردگارە و حەمد و سەنایەک بۆ خۆی پەروەردگارە. وهو على كل شيء قدير. ئەو زاتە بەسەر هەموو شتێکدا بەتوانایە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: چاکترین شت کە من گوتبێتم پێغەمبەرانی پێش منیش گوتبێتیان بریتیە لەو زیکرە کە زیکری لا إله إلا الله. بەڵێ لا إله إلا الله کلیلی بەهەشتە لەو دنیادا بۆ ئاخرەت. بەڵام ئەو کلیلەیەش بێگومان دەبێ ئینسان لە پێناوی ئەو لا إله إلا اللهدا بژێت، دەبێ ناوەڕۆکی ئەو لا إله إلا الله جێبەجێ بکات.
دەبێت لەسەر ئەو لا ئیلاهە ئیلا اللهە بمرێ و بژێت ئەو جا کلیلی بەهەشتی دەست دەکەوێت، نەک تەنها بە زمان بیڵێ بەڵام کردەوەکانت پێچەوانەی ئەوە بێت. لەوە هەبی کوڕی من نەبییان پرسیوە فەرمویانە ئەلەیسە مفتاح الجەنەة لا إله إلا الله، ئەرێ کاکە کلیلی بەهەشت لا إله إلا الله نییە؟ فەرموویەتی بەڵێ کلیلی بەهەشت لا إله إلا اللهە، کلیلی دەرگای بەهەشت لا إله إلا اللهە، بەڵام وەریا بە هەموو کلیلێک ددانەی هەیە، بەو ددانانە نەبێت دەرگاکەی پێ ناکرێتەوە. دەی دەفەرمێت ددانەی ئەو کلیلەیە بریتیە لە مەرجەکانی لا إله إلا الله، بریتیە لە داخوازیەکانی لا إله إلا الله، بریتیە لە ڕاستکردن لەگەڵ لا إله إلا الله، بریتیە لە ژیان لە پێناوی لا إله إلا الله، مردن لەسەر لا إله إلا الله. ئەو جا ئینسان کلیلی بەهەشتی دەست دەکەوێت. پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم ما من أحد يشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله. دەفەرمێ هیچ کەسێک کاتێک کە شاهدی دەدات هیچ پەرستراوێکی بە حەق نییە و لا إله إلا الله دەڵێت بێجگە لە الله، و شاهدی دەدا کە محەممەد صلى الله عليه وسلم نێردراوی خوایە، بەڵام وریا بە صدقا من قلبه، دەفەرمێ بە ڕاستگۆیی و بەڕاستی لە دڵەوە ئەو وشەیە دەڵێت، ئەو شاتومانە دەڵێت. پێغەمبەر دەفەرمێ إلا حرمه الله على النار، إلا خوای پەروەردگار ئاگری دۆزەخی لەسەر حرام دەکات، واتە قەدەغەیە ئەو کەسە بچێتە جەهەنەمەوە خوا پەناماندات، ئەو کەسە ناچێتە ناو ئاگری جەهەنەم، ئەو کەسەیە ئاگری دۆزەخی لەسەر حرام دەبێت. حەسەنی بەسڕی لە تەفسیری ئەو ئاەتەدا کە خوای پەروەردگار دەفەرمێت هەل جەزاء الإحسان إلا الإحسان، ئایا پاداشتی چاکە هەر چاکە نییە؟ ئایا ئینسانێک چاکەکار بێت لە دنیادا پاداشتەکەی لە قیامەت هەر چاکە نییە بۆ ئینسان؟ دەفەرمێ بەڵێ پاداشتی چاکە بۆ ئینسان لەو دنیادا کە چاکەکار بێت لە قیامەتدا هەر پاداشتی چاکەی دەدرێتەوە. جا لە تەفسیری ئەوەدا دەفەرمێت ئایا پاداشتی لا إله إلا الله تەنها بەهەشت نییە؟ واتە ئینسانێک لە پێناو ئەو کەلیمەدا بژیە و بمرێت بەڕاستی بیڵێت پاداشتی هیچ شتێک نییە تەنها بەهەشتی خودای پەروەردگار نەبێت. ئەوەندە گەورەیە ئەو کەلیمە، کاتێک کە ئینسان دەیڵێت ئاگری دۆزەخی لەسەر حرام دەبێت، شیاوی ئەوە دەبێت کە بچێتە ناو بەهەشتی خودای پەروەردگارەوە. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم فإن الله قد حرم على النار من قال لا إله إلا الله، خوای پەروەردگار ئاگری دۆزەخی قەدەغە کردووە، حرام کردووە لەسەر ئەو کەسەی کە دەڵێت لا إله إلا الله، بەڵام وریا بە یەبتەغی بذلك وجه الله، دەبێ مەبەستت ڕەزامەندی خودای پەروەردگار بێت، بە ئیخلاسیەتەوە بیڵێ، خالیسەن و مخلیسەن ئەو کەلیمەیە بەڕاستی بڵێ، ئەنجا لە پێناویدا بژیێ و بمرێ، ئەو کەسە ئاگری دۆزەخی لەسەر حرام دەبێت. عەبدوڵای کوڕی عەمر بۆمان دەگەڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت بە ئیسنادێکی صەحیح، دەفەرمێ نوح پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت لە کاتی سەرەمەرگدا ئامۆژگاری کوڕەکەی دەکات و پێی دەڵێت ئاموڕکە بلا إله إلا الله، ئەی کوڕم ئەمرت پێ دەکەم، ئامۆژگاریت دەکەم بلا إله إلا الله. بۆچی؟ چونکە دەفەرمێ ئەگەر هەر حەوت طەبەقەی ئاسمان، حەوت طەبەقەی ئەرز هەر هەمویان بخەیە ناو تای تەرازووێکەوە، یەک لا إله إلا اللهش بەتەنیا، لا إله إلا الله بەتەنیا لە تای تەرازوویەکدا بێت، دەفەرمێت ڕەجەحەت بهن لا إله إلا الله، ئەو لایەی کە لا إله إلا الله تێدایە، ئەوەشی کە ئەرز و ئاسمانی لە ناودایە، دەفەرمێ قورسایی لا إله إلا الله کە زیاترە، ئەو لا إله إلا الله ئەرز و ئاسمان هەمووی بچێتە یەک تای تەرازوو، هێشتا قورسایی بەقەد لا إله إلا الله نییە لە دنیا و لە هەموو دنیا گەورەترە برام. بەڵام ئینسان لە پێناوی ئەو لا إله إلا الله دا بژێت، لەسەری بمرێت، داخوازیەکانی ئەو لا إله إلا الله جێبەجێ بکات، لە حەوت طەبەقەی ئاسمان و لە حەوت طەبەقەی ئەرزیش قورسایی ئەو لا إله إلا الله زیاترە. دەی ئینسان چی ماوەتەوە لەسەر ئەو لا إله إلا الله نەژیە و نەمرێ، ئەو لا إله إلا الله نەڵێ و لێی بێ ئاگابێ، لە هەموو ئەرز و ئاسمان قورسایەکەی زیاترە برام بۆ ئینسان.
پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم أسعد الناس بشفاعة يوم القيامة بەختەوەرترین کەس لە ڕۆژی قیامەتێدا کە شەفاعەتی منی بەردەکەوێت کە شەفاعەتی منی بۆ دەکرێت ئەو کەسەی کە شەفاعەتی من دەیگرێتەوە دەفەرمێ ئەو کەسەیە قال لا إله إلا الله دەڵێت لا إله إلا الله بەڵام خالصا من قلبه أو نفسه بەڵام بە ئیخلاسیەتەوە دەیڵێت لە دڵەوە دەیڵێت بەڕاستی دەیڵێت و لەسەری دەژیێت و دەمرێت مەبەستی هیچ شتێکی دیکە نییە کە لا إله إلا الله دەڵێت لەسەر ئەو لا إله إلا اللهەیە پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم ئەو کەسە بەختەوەرترین کەسە بە شەفاعەتی من واتە ئەو کەسە لە هەموو کەسێک زیاتر بەر شەفاعەتی من دەکەوێت کە لا إله إلا الله دەڵێت. ئەنجا زیکرێکی دیکە کە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویستە ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم كلمتان خفيفتان على اللسان دوو کەلیمە هەیە کە لەسەر زمان زۆر سووکە ئەنجا ثقيلتان في الميزان بەڵام لە تەرازووی خوای پەروەردگاردا وەختێک کە کردەوەکانت بۆ دەکێشرێت زۆر قورسە بەوە نییە ئاسانە لە تای تەرازوودا زۆر قورسە وەریا بە ئەی موسڵمان ئەنجا ئەو دوو کەلیمانە حەبیبەتانی إلى الرحمن لە لای خوای الرحمن زۆر خۆشەویستن ئایا ناتەوێت شتێک بکەیت کە خوای گەورە ئەتۆی خۆش بوێت ناتەوێت شتێک بڵێ کە لە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویست بێت دەی پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم ئەو دوو کەلیمەیە سبحان الله وبحمده سبحان الله العظيم ئەوەیە کە ئینسان سبحان الله وبحمده سبحان الله العظيم بڵێت ئەو دوو کەلیمانە زۆر سووکن بەڵام لە تای تەرازوودا زۆر قورسن لە لای خوای پەروەردگاریش زۆر خۆشەویستن دەی برام ئەوە بکە و ئەوە بڵێ کە خوا خۆشی دەوێت کە خوا لێ ڕازیە چونکە دەسەڵات و مڵک و ماڵ و سەرۆت و سامان و هەموو دنیا هی خوای پەروەردگارە ئەگەر خوای گەورە لێت ڕازی بێ و خۆشتی بوێت بێگومان ئەو کەسە عاقیبەت خێری دنیا و قیامەت دەبێت. زیکرێکی دیکە چوار وشەیە بەڵام ئینسان کە بیڵێت 3000 ئەو چوار وشەیە دووبارە کاتەوە بارتەقای زیکری یەک ڕۆژ هەیە کە ئینسانێک دانیشە یەک ڕۆژ زیکر بکات لە ڕیوایەتێکی دیکە داهاتووە کە شەو و ڕۆژێک دانیشێ زیکرێک کات بەڵام چوار کەلیمە هەنە هێندە گەورن ناوەڕۆک و مانا و مەبەستیان هێندە گەورەیە کە ئینسان بیان لێت بەقەت زیکری یەک شەو و ڕۆژ هەیە دەی وەڵڵی خوای گەورە ئێمەی خۆش دەوێت بەڕێزان دەیەوێت لێمان خۆش بێت بزانە بە چوار کەلیمەی زۆر ئاسان بەڵام پاداشتێکی گەلە گەورە. ئیبن عەباس بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕۆژێکیان کە جووەیرەی خێزانی لە دوای نوێژی بەیانی لە مزگەوت دەمێنێتەوە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەچێتەوە ماڵەوە لە دوای ئەو لە دوای ئەوەی کە ڕۆژ هەڵدێت دێتەوە بۆ مزگەوت بە جوێرەی خێزانی دەڵێ ئەوە هەر لێرەی و هەر لێرە ماویەوە زیکر یادی خوای گەورە دەکەی دەڵێ بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لەو کاتێ لە شوێنی خۆم دانیشتم زیکر و یادی خدای پەروەردگار دەکەم. جا پێغەمبەر فەرمووی ئەمن لە دوای تۆ چوار وشەم وتن ئەو چوار وشانە کە 3000 دووبارەم کردنەوە لە ڕیوایەتێکدا هاتووە دەفەرمێ ئەگەر بیان کێشی بارتەقای هەموو ئەو زیکرەیە کە تۆ لەو ڕۆژێدا کردوتە الله ئەکبەر چوار کەلیمە بارتەقای ئەو هەموو کاتەیە کە دانیشتووە لە ناو مزگەوتدا زیکر یادی خوای پەروەردگار دەکات. فەرمووی ئەو چوار کەلیمانەی کە من وتنم ئەوەیە کە سبحان الله وبحمده وتم ستایش و سپاس بۆ خوای پەروەردگار پاک و بێگەردی بۆ خوای پەروەردگار حەمد و سەنا بۆ خدای پەروەردگار جا عەدەدە خەڵقیه ئەو ستایش و حەمد و سەنایە بە ئەندازەی دروستکراوەکانی خوای پەروەردگار سوپاسی خوای پەروەردگار دەکات و حەمد و سەنای خوای گەورە دەکات کە دروستکراوەکانی خوای پەروەردگار هیچ کەسێک نازانێت چەندن لە ژمار نایەن وما يعلم جنود ربك إلا هو تەنها خۆی دەزانێت سەربازەکانی و دروستکراوەکانی چەندە زۆرن. ئەنجا وەڕیضا نەفسیه ئەو سبحان الله و ستایشە و حەمدە بە ئەندازەی ئەوە بۆ خوای پەروەردگار هەتاوەکو خوای گەورە ڕازی دەبێت. وەزینەتە عەرشیه
ئەنجا سێمینیان بە ئەندازەی قورسایی عەرشی خودای پەروەردگار سبحان الله والحمد لله کە کەس نازانێ گەورەی و قورسایی عەرشی خوای پەروەردگار چەندە گەورەیە و چەندە زۆرە لە ئەرز و لە ئاسمان و لە حەوت طبقەی ئاسمان گەورەترە بە ئەندازەی قورسایی ئەو عەرشەیە سبحان الله وحەمدی خوای پەروەردگار دەکات ومداد کەلیماته و بە ئەندازەی کەلیمەکانی خوای پەروەردگار ستایش بۆ خوای پەروەردگار و حەمد و سەنا بۆ خوای پەروەردگار ئەنجا هەر کەسێک ئەو زیکرێ بڵێت ئەو زیکرە بارتەقای زیکری یەک ڕۆژ کە لە ڕیواتێکی دیکەدا هاتووە بارتەقای زیکری شەو و ڕۆژێک هەیە کە ئینسانێک بیکات ئەو چوار کەلیمەیە بەڵام برام سبحان الله وبحمده عدد خلقه ورضا نفسه وزينة عرشه ومداد كلماته أو ذكري لبين مكبرام چەند گەورەیە پاداشتی چەند زۆرە خوای پەروەردگار لێ دڕازی دەبێت کلیلی بەهەش بەدەستدێنی بەرام ئەو زیکران لەبیر مەکە هەمیشە ئینسان دەمی بە زیکری خودای پەروەردگار پارێزراو بێت زیکرێکی دیکە گەنجینەیەکی بەهەشتە ئەگەر ئینسان پێی بڵێن لەو دنیادا گەنجینەیەک لە فڵان شوێنە هەیە شتێک لە فڵان شوێنە شادراوەتەوە بەرناکەوێت هەموو ئینسانێک دەڕوا بۆ ئەوەی کە گەنجینەکە بدۆزێتەوە دەیەوە تا گەنجینەیەکی بەهەش پێغەمبەر صلی الله عليه وسلم هەواڵمان پێدەدات ئێمە لێی بێ ئاگاین عەبدوڵڵای کوڕی قەیس بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەلا ئەدلک عەلا کەنز من کنوز الجەنە ئەی عەبدوڵڵا پێت بڵێم گەنجینەیەک لە گەنجینەکانی بەهەش چییە قلت بلى يا رسول الله صلى الله عليه وسلم فرمي بڵێ ئەی پێغەمبەری خوای ئێمەش دەڵێن ئەی پێغەمبەری خوای با بیزانین بزانین ئەو گەنجینەیە چییە کە گەنجینەی بەهەشتە پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم قل لا حول ولا قوة إلا بالله ئەو زیکرێ بڵێ هیچ هێز و قووەت و هێزێک نییە ئیلای خوای پەروەردگارە هیچ دەستەڵاتێک نییە بەسەر دەستەڵاتی خوای پەروەردگاردا زاڵ بێت لا حول ولا قوة إلا بالله برم خەزنەیەک گەنجینەیەکی بەهەشتە ئەگەر ئینسان چەندە زیاتر بیڵێت و بیخوێنێت ناوەڕۆکی جێبەجێ بکات ئەوەندە گەنجینەی بەهەشتی دەست دەکەوێت و لە بەهەشدا ئەو کەسەیە بەهرەمەند دەبێت ئەنجا سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەویش جۆرێکی زیکرە ئەنجا پاداشتی چەندە گەورەیە خوای پەروەردگار لە ئینسان ڕازی دەبێت کلیلی بەهەشتی دەست دەکەوێت شەفاعەتی پێغەمبەری دەست دەکەوێت صلی الله عليه وسلم خوای پەروەردگار دەفەرمێت إن الله وملائكته يصلون على النبي خوای پەروەردگار بە ذاتی خۆی فریشتەکانی خوای پەروەردگار سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدەن صلی الله عليه وسلم جا ئێمەش ئامۆژگاری دەکات بانگمان دەکات خوای پەروەردگار يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما ئەو کەسانی کە خۆتان بە ئیماندار دەزانن سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەن صلی الله عليه وسلم ئامۆژگاری و بڕیاری خوای پەروەردگارە خوای گەورە خۆی سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدات فریشتەکان سەڵەواتی لەسەر دەدەن ئەی موسڵمان ئەی ئینسان ئەی گەنج بێ ئاگای لە سەڵەواتدان لەسەر پێغەمبەرەکەت صلی الله عليه وسلم لە کاتێکدا خوای گەورە و فریشتەکان سەڵەواتی لەسەر لێ دەدەن ئەنجا بۆچی سەڵەواتدان هێندە گەورەیە بۆچی پاداشتی هێندە زۆرە چونکە ئەو خوایە زۆر بەڕەحمە بەرامبەری ئێمە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم زۆر ببەزەییە بەرامبەر بە ئومەتەکەی وەختێک ئێمە سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدەین بزانەت چه ئەجر و پاداشتێکمان دەست دەکەوێت لێ خۆشبوونی خوای پەروەردگارمان دەست دەکەوێت تاوانەکانمان ڕەش دەبنەوە پێغەمبەر شەفاعەتمان بۆ دەکات صلی الله عليه وسلم ئەوە پاداشتی سەڵەواتدانە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنەس بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم من صلى علي صلاة واحدة يك صلوات لسر پیغمبر لێ بدە دەزانی پاداشتەکەی چییە صلى الله عليه 10 صلوات خوای پەروەردگار 10 جار صلواتت لەسەر لێ دەدات صلواتی خوای پەروەردگار بۆ ئێمە یعنی ڕەحم و بەزەی خوای گەورە یعنی لێ خۆشبوونی خوای گەورە خوای گەورە 10 جار لێمان خۆش دەبێت و ڕەحم و بەزەی پێمان دادێتەوە تەنها بە یەک صلوات دومیان دەفەرمێت وحطت عنه 10 سيئات هەر ئەوەندەژنا 10 گوناه و تاوانیشمان لەسەر ڕەش دەبێتەوە ئەنجا ورفعت له 10 درجات سێمینیان بە یەک سەڵەوات
دەپلەشت لە لای خی پەروەردگار بەرز دەبێتەوە. ئەنجا تەماشاکە مسلمان لەو هەموو ناز و نیعمەتە لەو هەموو گەورەیە برام بە یەک سەڵاوات بزانە چه پاداشتێکت دەست دەکەوێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم أولى الناس بي يوم القيامة أكثرهم علي صلاة. ئەو کەسەی کە لە هەموو کەس شیاوترە و نزیکترە لە من لە ڕۆژی قیامەتێدا، لە هەموو کەس نزیکتر لە من ناتەوێت لە پێغەمبەر نزیک بیبرام. دەفەرمێ ئەو کەسەیە کە زۆر سەڵاواتم لەسەر لێ دەدات. ئینسان جاری وا هەیە بۆ لای کەسێکی دنیایی، بۆ لای بەرپرسێک زۆر هەوڵ دەدات، ڕادەکات، زۆر دشت سرف دەکات بۆ ئەوەی کە لی نزیک بە ئیمتیازێکی دنیایی دەستکەوێت. ناتەوێت لە گەورەترین کەس نزیک بێت لە ڕۆژی قیامەتێدا لەو پێغەمبەرە، لەو پایە بەرزە، لەو ئینسانە کە گەورەترین ئینسانە. دەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەو کەسە کە زۆر لە من نزیکە ئەو کەسانن کە لە هەموو کە زیاتر لە من نزیکترن کە سەڵەوات لەسەر من لێ دەدەن. اللهم صل على محمد وعلى آل محمد. بەتایبەت لە ڕۆژی جومعاندا ئینسان سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرەیە بدات گەورەترین پاداش و لێخۆشبوونی خی پەروەردگاری دەست دەکەوێت. سفیانی سەوری پێمان دەفەرمێت ئەو کەسەی کە کتێبێک دەنووسێتەوە دەفەرمێ ئەگەر هیچ نەبێ پاداشتی ئەوەندەی بەسە کە لە ناو کتێبەکەدا ناوی پێغەمبەر دەنووسێت صلی الله عليه وسلم. ئەو کەسانەی کە دەیخوێننەوە ناوی پێغەمبەری تێدایە سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدەن صلی الله عليه وسلم. دەفەرمێت تەنها خێر و پاداشتی ئەو سەڵەواتانەی بەسە. ئەوەندە گەورەیە سەڵەواتدان لەسەر پێغەمبەر برام. دەی سوودەکانی سەڵەواتدان لەسەر پێغەمبەر گەلێک زۆرن بەڕێزان. ئەو سوودانەی کە دەستمان دەکەون لە سەڵەواتدان لەسەر پێغەمبەر بریتیە لە یەکەمینیان فەرمانی خی پەروەردگار جێبەجێ دەکەین. هیچ شتێک لەوە گەورەتر نییە ئینسان گوێڕایاڵی خی پەروەردگار بێت. دوهەمینیان موافقەی خی پەروەردگار و فریشتەکانی خی پەروەردگار دەکەین کاتێک کە سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدەین، چونکە ئەوان سەڵەواتی لەسەر دەدەن، ئێمەش موافقەی ئەوان دەکەین کاتێک کە سەڵەواتی لەسەر دەدەین. ئەنجا گوناهەکانمان لێ ڕەش دەبنەوە، پلەمان بەرز دەبێتەوە لە لای خی پەروەردگار، خی پەروەردگار لێمان خۆش دەبێت. ئەنجا ئەو پێغەمبەرە شەفاعەتمان بۆ دەکات صلی الله عليه وسلم. ئەو کەسەی کە زۆر سەڵەواتی لەسەر دەدا لەو دنیاەدا ئەو پێغەمبەرە زیاتر لە ڕۆژی قیامەتدا شەفاعەت بۆ ئەو کەسە دەکات. ئەوە سوودی سەڵەواتدانە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. دوعاکانمان گیرا دەبن وەختێک کە دوعا دەکەین لە پێش دوعایەکە سڵەواتێک لەسەر پێغەمبەر بدە صلی الله عليه وسلم. باشتر دوعاکانت گیرا دەبن خی پەروەردگار دوعاکانت وەردەگرێت. تەماشاکە چەند گەورەیە سەڵەواتدان لەسەر پێغەمبەر. ئەو زیکرە زۆر ئاسانە بەڵام پاداشتەکەی زۆر گەورەیە برام. ئەنجا ڕزگارمان دەبێت لەوەی کە ناوی ڕەزیلمان بەسەردا ببڕێت و پێمان بگوترێت ڕەزیل. پێت ناخۆش نییە لە دنیادا کەسێک پێ بڵێ کەسێکی چروک و ڕەزیلی. دەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم البخيل من ذكرت عنده ثم لم يصلي علي. بەخیل و ڕەزیل ئەو کەسەیە کە ناوی منی لەلا دەهێنرێت بەڵام ئەو سەڵەوات لەسەر من لێ نادا ئەو کەسە ڕەزیلە. ڕزگارمان دەبێت لەو ناوە کاتێک کە سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدەین صلی الله عليه وسلم. دەی ئەوانە و چەندین سوود و دەرسی دیکەش لە سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستمان دەکەوێت. دەی چی ماوەتەوە برام، دەی چی ماوەتەوە مسلمان، سەڵەوات نەدەی لەسەر ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. زۆر ئاسانە برام، لەسەر ئیش و کاریش بی سەڵەوات زۆر ئاسان دەتوانی لێ بدەیت. لەسەر لە هەر ئیش و کارێکدا بێت زۆر ئاسانە کە ئینسان بە زمان سەڵەوات لەسەر پێغەمبەر بدات، بەڵام بەدەستی ئیش و کاریش بکات زۆر ئاساییە. ئەی ئینسان کە بێ ئیش بێت برام سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە بدە، خی گەورە لێت خۆش دەبێت، پلت بەرز دەکاتەوە، ئەو پێغەمبەرە شەفاعەتت بۆ دەکات برام. خی پەروەردگار هەموو لایەک و بەر شەفاعەتی ئەو پێغەمبەرە بخاو بە ئومەتی ئەو پێغەمبەرە حیسابمان بکات. جا لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە دەگەینە ئەو نەتیجەیە کە یەکەم بڵین بەڕاستی بۆ بەدەستهێنانی کلیلی بەهەشت پێویستمان بە هەوڵ و تێکۆشان هەیە لەو دنیادا. پێویستمان بەوە هەیە کە ژیانمان لە پێناوی ئەو لا ئیلاهە ئیلا اللهە و مردنمان لەسەر ئەو لا ئیلاهە ئیلا اللهە بێت. پێویستمان بەوە هەیە کە بە پێی ڕەزامەندی خوای پەروەردگار بژێین و بمرێن. تەنها بەوە ناکە لەفزێک بڵێ بەڵام پێچەوانەی قسەکەی خۆت بجوڵەیەوە. زۆر کەس زیکرێک دەکات بەڵام کردەوەکانی پێچەوانەی ئەو زیکرەیە.
دەبێت داخوازی و ناوەڕۆکی ئەو زیکرانە جێبەجێ بکەی ئەوجا ئەو زیکرانە ئەو سوودانیان هەیە برا بۆ ئینسان. دوێمینیان خوای گەورە دەیەوێت لێمان خۆش بێت. خوای گەورە بۆ خۆی دەفەرمێت والله یورید أن يتوب عليكم، دەیەوێت لێمان خۆش بێت. خوای پەروەردگار دەفەرمێت خوا دەیەوێت لێتان خۆش بێت، بەڵام بە مەرجێک ئێمە ڕوو لە خواکەین. دەی خوای گەورە ئێمەی خۆش دەیەوێت لێمان خۆش بێت، با ئێمەش ڕووی دڵمان بکەینە خوای پەروەردگار بەڕاستە دروستی، خوای پەروەردگار لێمان خۆش دەبێت. سێمینیان زۆر خۆشە ئینسان وەختێک کە دەمرێت کلیلی بەهەشتی بەدەستەوە بێت. دەی بزانە ئەو کلیلە بە هەوڵ و ماندووبوون و تێکۆشانی ئەو دنیایەوە دەست دێت. ئەنجا لەو دنیاە چەندە چاکتر خۆ ئامادە بکەی، ئینسان باشتر کلیلی ئەو بەهەشتەیە دەست دەکەوێت. دەپەڕینەوە دوعا دەکەین دەڵێن یا ڕەبی خۆیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی، بۆ خاتری گەورەی خۆت کەی، وامان لێ بکەی کە لە پێناو تۆدا بژین، وامان لێ بکەی کە لەو دنیادا بتوانین کلیلی بەهەشت بەدەست بێنین. یا ڕەبی خۆیان گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی، ئەتۆش کلیلی ئەو بەهەشتەیەمان بکەیە قسمەت، وامان لێ بکەی تەوفیق و هیدایەتمان دەی، بتوانین بە شێوازێک بژین کە کلیلی بەهەشت بەدەست بێنین و ئەتۆ لێمان ڕازی بی. یا ڕەبی خۆیان گیان هیدایەتمان دەی، یا ڕەبی خۆیان گیان زمانمان بە زیکر و یادی خۆت پارە بکەی، وامان لێ بکەی کە بێ ئاگانە بین لە تۆ و لە زیکری تۆ، لە ناوی تۆ، لە گەورەی تۆ، وامان لێ بکەی کە لە پێناوی تۆدا بژین و لە پێناوی تۆشدا بمرین. وەختێکیش کە زیندوو بووینەوە بەسەرێکی بەرز زیندومان کەیەوە و لە بەهەشتی پان و بەرینی خۆتدا هەمومان بەیەکەوە کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.